اللهم ارفع له درجاته كفر عنه سيئاته اللهم أنزل عليه. دوای هەفتەیەک لە نەخۆشکەوتنی زانا و کەسایەتی دیاری هەرێمی کوردستان پێگەیەنەر و پەروەردەکاری دەیان مامۆستای ئاینی و زانا و دانا مامۆستا ئەحمەد سەنگەسەری بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. شەو بابم زۆر نیگەران بوو ئەو شەو زۆر ئازاری هەبوو یا ڕەبی خوایە بۆی بکە ئێکەفە. دکتۆر ئیبراهیم سەنگەسەری لە دوای وەفاتی باوکی و لەسەر گۆڕەکەی دەڵێت ڕازین بە قەدەری خودا و پابەندین لەسەر ئاینی ئیسلام و ڕێبازی جەنابی مامۆستا ئەحمەد دووپات دەکاتەوە. لێمان مەگرن ئەگەر فرمێسکمان لە چاو بێت و لێو بەبار و یان لێو بەگریان بین واللهی ناڕازی بوون نیە بە قەدەری خوای پەروەردگار واللهی خوای پەروەردگار ئەگەر بابم و هەموو خانەوادەی مەلا سلێمان بە یەک جار بباتەوە دەڵێن ڕەضینا بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا. والله رازين يا خوا بخير بأو خوا هناي يا خوا أو أمانتي كوا بردي خوا أقداري بيت رازين وبلكو فخرج دكي ما زمان من لا الأصل وصف كرني أو برزا جيك لو شكهر خزم إيما بوله من كاتشا مجازي جنابي باب بوله صالي 1900 بحبتها ودو كقسمتي باب ما إجازة ورقد ما مسايك هتابلي بدين هتابلي زاهد هتابلي خلوق هتابلي الروح خوش لك الفقيه كاني لقل أو بيا بو بمعنى كلمة عابد بو عالم بو أو بيا بو لبناي خوادا تيكوشا لبناي خوادا صلحابو هل لبناي خدا سرينايوا مامۆستایانیش بەدڵی پڕ و چاوی پڕ لە ئەسرین و گریانەوە دەڵێن مامۆستا ئەحمەد هەردەم سەرمەشق و قودوە و پێشەوا بوو لە هەر مەجلیس و شوێنێکدا بووایە ویقار لەوێ بوو. ئەمە چ کەرەمێکە دۆستایەتی ئەو مامۆستایەکێک ڕۆژێک ساتێک لە خزمەتیا بوو بێ زانیوێتی ئەمە چ پیاوێکی گەورەیە بەڕاستی اینجا ئەوانەی لە کۆنەوە ئەیناسن ئەبێ هەگبەیان چۆن پڕ بێ لە زانیاری سەبارەت مامۆسا کۆمەڵایەتی مامۆسا دڵسۆزی مامۆسا خزمەتکردنی مامۆسا بۆ فەقیهان بۆ مامۆسایانی ئاینی. پیاوێک بوو زۆر بەڕاستی بەدڵێکی ساغ و سافەوە بە عەقیدەیەکی پتە و جوان و پاکەوە ژیا و هەمیشە یعنی با بڵێن سەرمەشق بوو قودوە بوو لە زۆر ڕۆوە لە عەقیدە پاشیەکەی لە ڕەفتارە جوانەکەی لە نەرمونیانیەکەی لە ڕێز و حورمەتەکەی لە پەروەردەکردنی منداڵەکانی لەوەدا کە کەسێکی با بڵێن بێتەکەبور بوو خۆ بە گەورەزان نەبوو و هەمیشە قسەی خێری هەبوو لە هەر مەجلیسێکا ویقار و ڕێز و حورمەت لەوێ بوو بەڕاستی. مامۆستا ئەحمەد سەنگەسەری ماوەی 65 ساڵی تەمەنی سەرقاڵی بەدەستهێنانی زانست و زانیاری بوو. زیاد لە 35 ساڵیش حوجرە و فەقیه هەبووە و سەدان زانا و کەسایەتی هەڵکەوتەی کوردستان لە ژێردەستیدا پەروەردەبوونە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.